هەڵبەت ئەوەی کە ئێمە ئەیبینین لە دەمی ڕابردوودا هەمیشە ئەردۆغان هەلەکانی قۆستۆتەوە، ئەو هەلانی کە هاتوونەتە پێش هیچی نەهێشتۆ لە دەسی بچێ لەو کاتانەدا هێرشی کردوتە سەر ڕۆژاوی کوردستان. ئێستا بارودۆخێکی هەرێمی و با بڵین جیهانیش گۆڕانکاریەک ڕووی داوە، بە تایبەت لە دوای گۆڕانکاریەکانی ئەفغانستان و لە دوای ئەم گۆڕانکاریەی کە لە عێراقدا ئەم هەڵبژاردنە کە هێناوێتی ئاراوە، پرۆسەی سیاسی لە عێراقدا تووشی شکست بووەوە، جۆرێک لە ئاڵۆزی دروست بووەوە. ئەردۆغان لە ئەنجامی ئەو شکستەی کە لە دەمی ڕابردوودا بەدەستی هێنا لە ئەوەی کە بتوانێت پشتیوانی و هاوکاری ئەمریکا و ئیداری ئەمریکا بۆ خۆی ڕابکێشێت لە شەڕی کوردانی ڕۆژاوە، ئێستا بیر لە ڕێگە چارەی تر ئەکاتەوە. ئەو ڕێگایی کە بیری لێ کردوێتەوە هێرشکردنە بۆ سەر ڕۆژاوای کوردستان و داگیرکردنی ئەگەر هەمووشی نەبێ بەشێکی تری ڕۆژاوای کوردستان، هەروەک ئەوەی کە لە ڕابردوودا کردی بۆ سەر سەرەکانی و گرێسپی و بۆ عەفرین. ئەوەی ماوەتەوە تەنها ئەمەیە، ئایا زلهێزەکان بە تایبەتی ئەمریکا و رووسیا لەو گەمە قێزەونەی کە ئەردۆغان بەڕێوەی ئەبا و ئەردۆغان سیناریوی بۆ دائەڕێژێ، ئەردۆغان پلانی بۆ دائەڕێژێ، ئەردۆغان هەنگاوی بۆ ئەنێ، هەڵوێستی ئەوان چی ئەبێ؟ چونکە بەپێی بۆ چوونەکان بەپی خوێندنەوەکان رووسیاش لە ئێستادا هاوڕانیە لەگەڵ ئەردۆغانەوە لە بەرامبەر ئەو هەڕەشانەی ئەردۆغان رووسیا و بەرپرسانی رووسیاش لێدوانیاندا و وەڵامی ئەردۆغانیاندایەوە کەوتیان ئەوە تەنها دەوڵەتی سووریایە و ڕژێمی بەشار ئەسەدا کە ئەتوانێت هەر بستەخاچێکی سووریای بوێت کۆنتترۆلی بکە لە غەیری بەشار ئەسەد و لە غەیری ڕژێمی سووریا، ڕژێمی فەرمی دەسەڵاتدارانی سووریا، هیچ دەوڵەتێکی تر، هیچ هێزێکی تر بۆی نییە پەلاماری شوێنی تر بدات لە سووریا و داگیری بکە. ئەمە بۆ خۆی دۆخێک دێنێتە پێشەوە ئەگەری زۆری هەیە جارێکی تر زمانی هێز و هەڕەشەی هێز لە نێوان ڕووسەکان و لە نێوان تورکەکانیشدا بێتەوە ئاراوە. هەرچەند هاوپەیمانان لەوێ بوونیان هەیە، هاوپەیمانان بە پێشەنگایەتی ئەمریکا، ئەوەی کە بۆ شەڕی دژی داعش پێک هاتبوون تا ئێستاش ماونەتەوە. هەموو ناوچەکان لە ژێر مەترسی و هەڕەشەدانین. ئەگەر ئەردۆغان هێرشیش بکە ڕەنگە شەڕێک دروست بکە، ڕەنگە دۆخێکی تازە بخولقێنێ، ڕەنگە ئەمە کارێک بێ بۆەوەی بزانێت کاردانەوەکان چییە، بیەوێ بۆشی هەڵوێستی ناوەندەکانی سیاست لە جیهاندا ڕابکێشێت و بیەوێ نەبزی دڵی ئەوان بگرێ، بزانێ تا چەند خاوەنداری لە بوونی خۆیانەکەن، بە تایبەتی ڕووسەکان و وەک ئاماژەم پێکرد هاوپەیمانان بەڕابەرایەتی ئەمریکا. دەستکەوتی گەلی کورد لە هەر پارچەیەکی کوردستان بێ هەر دەستکەوتە و هەر چوار پارچەی کوردستان یەک پاکێجە لە ڕووی دەستکەوتەوە، لە ڕووی خەباتی نەتەوەی و نیشتیمانیەوە، ئەوەی کە بۆ ڕزگاری نیشتیمانی هەنگاوی بۆ هێڵهێنراوە و چەندین و شەهید و قوربانی و ماڵوێرانی و ئەنفال و کیمیاباران و بە سوتماکبوونی خاک و هەموو ئەوانی بەسەردا هاتووە بۆ ئەو ئازادیە، بۆ ئەو ڕزگاری نیشتیمان و بست بە بستەی خاکی نیشتیمان. هەڵبەت لە هەر پارچەیەکی کوردستان دەستکەوتی کورد پاشەکشە بکە زیانێکی قوڵی استراتیژی بۆ پارچەکانی دیکەی کوردستان هەیە. بە تایبەتیش لە ئێستادا هەروەک ئاماژەم پێدا لە ئەنجامی هەڵبژاردننی عێراق لە عێراقدا دۆخێک هاتۆتە پێشەوە، هەرێمی کوردستانیش ئێستا لەسەر با بڵین جۆرێک لە دروستبوونی ململانی نوێ، جۆرێک لە دروستبوونی شەڕ و پێکدانی نوێ، مەرج نییە شەڕی خوێناوی و شەڕی سەربازی بێ، بەڵام شەڕی سیاسی گەورە ئێستا لە عێراقدا بەڕێواچێ. هەڵبەت هەر پەلامارێکی ئەردۆغان بۆ سەر ڕۆژاوای کوردستان ڕاستەوخۆ کاریگەری ئەبێ لەسەر باشووری کوردستانیش و ئەبێتە هۆی زیاتر لە ناوبردنی دەستکەوتی گەلی کورد.